ئەرێ بەکەن ئەرێ پیرۆزە عوسمان جان پیرۆزە باشە ئەزانی چۆن بەکە ئاعتیمادی ئەوەڵ و ئەخیرم لەسەر تۆیە هەموو شتێکم ئۆکەی کردو خەمی هیچ نەبێت مەبەستم مەلاکەیە کورە حەزەکەی چوار مەلاو بووێن ئەرێ بەکە تۆ زۆر سەری چوار مەلام بۆچە قابلە من چوارژن بێنم نە مەخفەم هەیە یعنی ئەڵم حازرە مەلا ئەی دی مەبەستی منیش ئەوەیە کە تەلەفۆنمان بۆ کردنە لە وڵات نیو سەعاتی کەم ئەمڕۆ نازانم ئەو شتانە لێ شێ عوسمان بەسەری تۆ پێم وتو دوو مەسەڵ کەس بمرێ ناچی بۆ سەر قەبرا ئەمەی عوسمان زەروریە داوای پەنجای کرد سەی بەرێ داوای سەی کرد 150 کورە پێنسەیش بڵێ هێمێ کورە پیرۆزە نابی کوڕم کورە دڵم زۆر خۆشە بابا یاخوا هەر دڵخۆش یاخوا هەر دڵخۆش ئەرێ باش تێتریش ژیانی ئەو هەموو برادەر و شت و دۆست و ئەحبابم هەیە با ئینشەڵێم بێن با تۆ زۆر قەرەباڵغم کوڕم بۆ بانیان ناکەیت من حەزەکەم ئەوەی بەخوێ چێش پێمانەکە بێت وەڵا حەزەکەم ئەمەندە قەرباڵغ بێت کلکی کەری تیا بچڕێت تەلەفۆنی هەموو بکەم بۆیان بکە کوڕم دەدەی ئێستا کۆمپانیاشتی وا هەیە بۆ تەعزیە و بۆ شایی بۆ لەو کۆمپانیای خەڵک بانگ نەکەم چا بۆ ئێمە پارە بین بوانە ئەی کورە بۆی بڵێ عەشیرە دار و کەزارن و کورە بلە هەمووی سەیتەری بەسەرەکە ئاوا ئەی دە باش باوکەی ژیان من حازرم کەی بڕۆین هەموو حازری چی وەڵی ئێمە وەڵی هیچی ئاکی گوێی شەیتان کار چی بووە؟ بە خەبری باوکم بە بلە موتم پاقلاوەکان بێنە شەرسینی نازانم نەگەناوە زۆر درەنگەنەوە بلا ئەرێ بەڵێ کوڕم دوێنێ پێم وتیتم شەرسینی پاقلاوە هێنات ئەی نابێ حەیامان بەرێ هەرێ تۆ ڕۆڵەکەی بی بە بەشار ئەخ دەباوکە شەش دانە سینی شیرینی ئەو شینە جوانە دەخواتی خاڵق هاوی بکەین گوێ بگرە بێ ئەدەب ئەوە فەرقی نییە لەگەڵ ئەو خاڵەکەرە تا لەگەڵ خاڵە شوانەیە خەنەهار خاڵتە و شوانش خاڵ ئەخ باوکە جان تۆ وا قەنەهار نیوسینی خوا تۆ ئەخ دەزانین چێ باوکە جان ڕز و حرمەتمە خاڵە شوانم خاڵی ئەسلیمە بەس هەر فەرق ناکات باش دەخێرا ڕاکە چم بێنم شەش سینی بێنە شەش دانە شیلەی زۆر پێوەکە باش ئەو باش برمە وشکەکەشی لەگەڵا بێ خۆشترە میهێن باشە بە خۆمان جیان ئەها چاوەلی ئەزانێ براکەیش نەهێنێ دایمە بێ ئاوا خۆیان خۆشێمان لێت ئامین گەڕۆنە بکۆ سیارەکەمان قوڕەکەم بۆ تەپڵی سەرم وەڵا عوسمان ئێمە فت کورەی هەوار کۆ سیارەکەمان بۆ خاتری خوا کورە وەڵای لێرەدام نابوو باش تۆ بڵی خەو نەبێ بە حاقی قورعان عوسمان سیارەکەمان فت دزرا معقولە کاکە وتمان جێژم بەزێک جار ئاواژ نەکورە بەخوا لێ نییە کورە عوسمان تر وایە مەسەلەی زەواج تر ئەوە هەموو پێوینە ئافرم بلە وەڵا زوو هاتی پیاو وەرە باوکە ژیان زواتنەوەی چی ئەم شتانە وەڵا سیارەکەی لێنمەوە سیارەکەی لێنمەوە یانی چی لێنەمەوە بلە لەسەر ئێنەکەتدا نەنابێت خل بوو بێتەوە وەرە باوکە جا ئێنیش باوکت خاتووە نەگوردووە کوڕمۆتام لێرە چیم بردبێت وەڵا باوکە سیارەکەی لێنیە وامەڵێ ڕاستیتە؟ دەستخوا باوکە سەعبەت لەگەڵامەکە کە وردوتە کوڕمەوە نییە لە بەردەم تام جۆرەکە بەخوا تر باوکە خوا ئەگەر سیارەکەی لێن نەسە نازانم چی بکەین کوڕم تۆ سویچ نێوە بەکەس بەخوا باوکە جان سیش بەم بەشێ من خوامە وەزع خوا سەیرە نازانم جاوڵێم چی وەختی دەرگا گڵۆدە بۆیە خۆ بەخێر باوکە جامە هاوڕێی منە جا باوکە جاوە مینی پاسێکیشم حازر کردووە ئەم ڕفیقانەمیان بۆ ئەزانم ئەوە خێرە بۆچی هاتوویت وەفای ڕفیقەکانم یاخوا بەخێر سارەکەی ئێوە پیاکسمی ڕەشا و جامەکەی ئەوی بەدارە شکان نزی بە حەقی قورعان باوکە ئەوە خاڵق وەڵڵا تاکیدم باشە بە ساقەم زۆر سپاس بلە مەم ترسێنە بلە خەنە هاشتی وا ناکە باوکە بە حەقی قورعان سیرتیشی بێنە بە دەڕەویش بێی کاتەوە دڵم کەوتە خایلەوە یەک دەقە با تەلەفۆن بۆ خەنە هاتم لەگەڵ ڕێز و حرمەتە ئەوەشم براکەرەکەت یەک دەقە ڕێز و حرمەتمە باوکە یەک دەقە وەڵای جۆم نەمە چەنە بازی وزە باشە
وڵا قەنە هەردای خستووە ناموو تەواوە سیارەکەی بردۆ ئەرێ ڕۆستووە بابە مەم ترسێنن با یەک دەقە تەلەفۆن بۆ حوریاکەم مەگە شیرینەکە ماتۆر بێنمەوە یەک دەقە ئەمە حوریە وڵا لەو ناوە ئەلو حوریە حەبیبەتی شلونك عثمان حبيبي أنا راح من ألطن بردم سيارة بردم بارا بردم تو 15 من توم هالخلتان باي باي عثمان یعنی ئانی 15 چه باقی سیاری کرد بە 2500 بۆ من نەوەڵات دایخستەوە وەڵاهی خەبەریشی هەموو تێ جارێک بڕ چی بۆ باقی هەڵێ چی؟ وەڵاهی ئەمە خۆی براکەی دەستبڕ بوون ئەڵێ بە تۆ پێویستمان بە ئاڵتون و ماڵتون و بە تۆ 15 پیاوە کە سوی پێ بکەین و دەستی بە بڕین کە پێمەوتی ژن بەهێنە گاڵتە و پێکردم کورە ئەمری تۆ نەمێنە لە پێشە ئەمری خۆم نەبێنێ خۆم ڕووی بابی بابم ڕەش بێ ئاخر هەبووە بڕوا بە درۆستنێکی ئاوا بکە